ئاری لە کاتێکا لەگەڵ کەسەکە ناکۆکیەکت بۆ دروست ئەبێ لە ئەو کاتە تا چەند ئەتوانی کۆنتترۆلی خۆت بکەیت بۆ نمونە قسێک نەکەی زۆر دڵی عاجز بکەیت یاخود بۆ نمونەوە نەکەی کردارێک بنوێنیت کە دڵی کەسەکەت بۆ نێتەوە جێەوە لا ناڵێ جوانترین پرسیارە ئەبێت لا نەمان بهێناتە ئێرە بزین وایانە زۆر ڕازگۆ جاڵێمەوە باشە چکە پرسیارە لێ کردو هەتا سەیانەوە خۆمەگرم هەتا سەیانەوە بەڵام کە بوو بەسە ئیتر تۆزە مشکیلە چی ئەەکەی ئیتە تاوە ینی کاردانەوە مەبێت بە ئاسانی زۆر بە ئاسانی ینی چەند خولەشێک لێم گەڕێی سار دەبمەوە بەڵام ئەو چەند خولەکە تۆزە مەترسیدارە چی ئەەکەی ئەوە بابەتە لەو چەند خولەکە چی ئەگەی وەڵی تر خۆ ئەڵم کە ئاڵە مەگەمە هێڵی سوور ئینسان لەو کاتانەیە هەندێجا کۆنتترۆلی ژەدەسەیە یعنی خۆی ئاخر گرنگەوەی ئەو کۆنتترۆڵە لە دەست نەدرێت ئاخر خۆی کێشەکە لەوەیە بۆ بێڵین کەسی بەرامبەر کۆنتترۆل لە دەست بە خۆش پرسیارەوەنیە یەک شتی هەیە ئێستا زۆر جار لانێت تۆ ئەو کردداری کەسی بەرامبەر لە حەقی تۆ ئەینوێنێت بەدەستۆ نیە دەسەڵاتتیانە ئیتر لانێ مرۆڤ تووشی هەموو کەسێک بێ بە هەموو تەبیعاتێکەوە کاتە ئەمە با بڵێن لەگەڵوانەیە گلی لەسەر کەس نیە و قەتیش تۆ نام بەڵامەگە بزانم کەسەکە بە ئەنقاست یان بە مەبەست یان بۆ زۆر جار تۆ لەسەر بابەتێک تۆ ڕێی آخر ئینسانی ئەمڕۆ لەسەر خۆی لا ئایا هەر ڕێک وایە وتم بە سەراحەت جوابێ بۆی چینە ناو تۆڕەکە چکە زۆر بابەتێکی جوان هەڵبژار بە نمونەیەکی جوانیش دەست پێکرد ئەبێ ئینسان نەیەڵێ بگاتە ئەو مەرحەلەیە یعنی ئەو قۆناغە بەرامبەرێک بۆی بەرامبەر زۆر گرنگە ئەمە یەک دوو کە گەیشتیشی مرۆڤ بەس هێڵی سوور نەبەزێنێ هێڵی سوور بەزاندن دوای چاکبوونەوەی کێشەیەکە ئەمە پێما بێت تەوەرەکەمانە دواتر تۆ دوای ناکۆکی تۆ چۆن بتوانی بابەتەکە دۆخەکە هێور بکەیتەوە من بۆ خۆم لەو کەسانم بەس لێم گەڕی چەند خولەشێکتەوە بەس لێم گەڕی ئەمە قسە لەسەر ئەو چەند خولەکەکەوە تۆ ئەڵێڵی ئیتر کەسی لەو کاتا توژ نەبەیە کەس لە بەردەمیانە بێ قساکەن لەسەرەوەکە ئەو چەند خولەکە چۆن کۆنتترۆل بکرێت کاگەر تەنانەت تۆ تووڕەبوونێکیشت دەربڕی شتێک نەکەی کە مەجای قەرەبوونکردنەوەی یان نەمێنێت زۆر زەحمەتە بەڵام ئەکرێ لەگەڵ ئەوەشە لە درێژەی تەوەرەکەمانە قساکەن لەسەرەکەی زۆر باش ئێستا کێشەکان خوانەخواستە لە بینی کەسەکانە ڕوویدا ناکۆکیەکە ڕوویدا کەسەکان لە یەک عاجز بوون دواتر هەنگاوی چی بنرێت بۆ ئاساییکردنەوەی ئەو پەیوەندیە کە تێک چووە بۆی کە لەسەر ئەم بابەتە بدوێ میواندارەتی بەڕێز عمەر یاسینمان کردووە توێژەری کۆمەڵایەتین بەڕێزیان کاک عمەر بەخێر زۆر سپاس هەڵسەنگانێکی بۆ من کرد تۆش هاتم هەرەوە بڵێن بدام کاک عمەر لە کاتی تۆڕەبوونا یان لەو چەند خولەکە کە ئاری باسی کرد چۆنە پرسیارەکە لە ڕوو لە خۆتە وڵایی لە ڕاستیە تووڕەبوون حاڵێکی سروشتی مرۆڤە ڕاستە ئەگە مرۆڤێت تووڕە نەبێ مشکلەیە یعنی ئەگەر هەر تووڕە نەبێت مشکلەیە بەڵام ئەوی کە گرنگە ئەوی کاگاری دەستی قسە ئەو خاڵەت زۆر مهمە لە کاتی ئەو تووڕەبوونە مەسەلە چی ئەەکەی مەسەلەن چکای خاڵ زۆر زۆر گرنگە ڕەتفعلی تووڕەبوونەکەی تۆ چییە ئەوەی کە پێڵە مەسە بەرەنجامی تووڕەبوونەکە چییە چکە تووڕەبوونێک هەیە خەڵکی خواتەوە مرۆڤ ینی چەرام جۆرێک لە مرۆڤ هەیە تووڕە ئەبێ بەزەی خواتەوە جۆرێک هەیە لە مرۆڤ زۆر ینی تووڕەبوونەکەی لەکسەر ڕەتفعلەکەیە ینی تووڕەبوونەکە و کردارەکەی لێک حاڵەتایە ینی کەمیان باشترەکە عومەر خواتەوە یان ناتوانێت باشتیان بەڵام عادەتەن ئاخواردنی تر باشترە خۆگرتن نەک خواردنەوە زۆر جار با بڵێن کارە کاتە سەر خۆت ئەگەر تعبیری زۆر جاریش وەک گەڕکانێک کەسەکان دەریێڕن لە پڕ هەر کۆبێتەوە کۆبێتەوە لەشوێنشکاتەقێتەوە فعلا ڕاستە لەوە لە عادەتەن ئەگە باوەریگرین مەسەلەن خەڵکێکەیە لە مۆقفێکە ناتوانێت تووڕە بێ یعنی بۆ نمونە لە کاتی ئیشەکەیە لە شوێنی ئیشەکەی تووڕە نابێ ئەگەر زۆڵیشی لێ بکرێ لەوە چی ئەمە بەسەر خێزانەکە تەقێتەوە یا بەسەر مناڵەکە بتەقێتەوە یا بەسەر ئەو کەسانەیە کە لە خوار خۆیان ئەمان خراپە بەڕاستی بەسەو تووڕەبوونە باشە یعنی ئەگەر تۆ وەقفەیە دروستکەی لە بینی خۆت و حەدەسەکەیە یعنی مەسەل چکان مشکلەی تووڕەبوونەوەیە بەرەنجامەکەی خەتەرە یعنی عادەتەن ئەم حاڵەتە لە ڕووی سایکۆلۆژیەوە هەستە یعنی هەستێکی هەڵچووە وهستێکیشە بۆ خەڵکانێکی کۆنتترۆلی بۆ ناکرێ لەگەڵ هەستەکەیە کردارێکە نوێنێ دوای کردارەکە پەشیمانێکی هاتێ ئەم حاڵەتەش لای خەڵک تا شوێنە قوبڵە یعنی مەسەل
من چەند جارێ لە تۆ قوڵەکەم تۆ تووڕەبیت و موقفێ بنێنی وانە یعنی ئەوش ئەبیاکەمان لەو خاڵەش بێ لەبەر عەتف و سۆزەکە تا ڕادەیەک بنیام تەحملکەن بەڵام کەسی وا هەیە یەک بەرکەوتنە ئیتر هەر ئامادەش نییە ببینێتەوە هەر ئامادەش نییە بەڵێ ئەمە خاڵە گرنگە خاڵێکەش کە ینی تەرکیزی لەسەر تووڕەبوون حاڵەتێکی نێگەتیڤ ئەگەر بێ بە سلوکی کەسەکە یعنی بێ بە عادەتێک لە کەسەکەیە ئەمە خاڵە زۆر گرنگە لەبەر چاوانە خاڵێککە ئەبێ بە نقطەی زۆعف کە خەڵک بەکارتێنەیە یعنی تۆ لە شوێ تووڕەبووی نقطەی زۆعفی تۆیە ئەو تا چواردۆرەکە زۆر بە ئاسانی بەکارتێنێ بۆیە ئەو خاڵە گرنگە تووڕەبوونەکانمان زۆر جار نین بەدەستەوە یعنی هەموو موقفێک تۆ تووڕەبی بەڕاستی زانی چۆلاتر یاری پێکرێ چکە وەختە تۆ لە کارکتەرێکی سەرەکیەوە لەو ڕۆڵی کاتێت لە ماڵا بێت ناو خێزانەکەی خۆتا هەبێ وڵین ینی یا لە ئیشەکەیە ئەو وەختە تۆ نای بە کارکتەری سەرەکی ئەو وەختە چواردۆرەکە یاری پێکەن وەکو تەشبینەوەکو بووکەڵەیەک ینی بۆ ئەو خاڵە زۆر گرنگە تووڕەبوونیش ئەگەر زۆر تووڕەبووی ئەبێ بە کەسایەتێک مەسەن جۆرە لە تونگوتیژی دروستەکە ینی لە سایکۆلۆژی حاڵەتەکەیە یەکێ لەو شتانی کە پێورێ مەسەن بۆی کەسەکە بزانێت ڕادەی تەندروستی کەسەکە تەندروستی ڕادەی تووڕەبوونەکەی ئەمە زۆر گرنگە خاڵی دووەمیش لە دوای تووڕەبوونەکە ئایا شەڕەنجێز یا شەڕەنجێز نییە چکە خەڵکێک تووڕابێەوە شەڕەنجێز نییە شەڕەنجێز مەوەسم چیە مەسەن ینی ئەومان دیوە باوشێ لە مناڵەکەی تووڕابێ یا ژن مێردێک لەگەڵ تووڕەبوونەکە شتەشکێنەیە تونوتیژیتەوان جا عادەتەن ئەگەرم شتێکیش بشکێنە باشتر تاخوا نەخواسە هەندێک جارەکەوێتە لێیان بشکێنی باشترە لە دڵێک بەجار شکانەکە گرێتە بەرامبەری ینی خۆیانیەوە نییە ئایفۆن سیانزاش بەجارێ هەر یا پیاڵەکە یا مەسەن پەرداخە نایە بارزە ئەلەوەچێ لەو تووڕەبوونە لەو مووقیفەیە ئینسان بینی لە دەسەیە یعنی خاڵەمان لە بەرچاوێک بۆیە کەسەکە دوایی پیاڵێڵم من بڕوانەکەمام کرد بێ یعنی ئەو حاڵەتی ئەوەی کە ئیمۆشنەڵەکە مەسەن ئەو هەستەی ئەوەنە بەڕادەیەک وەکو لافاوێتە دەرەوە نازانێت چی ئەڵێ و نازانێت کێشی لێە هەر بۆ زانیاریتان من ئاوە بۆیە مووقیفێک ئەو چرکە ساتی کە تو ڕابم دوای ئەوە کە لێم بپرسیتەوە چی دوتۆ هیچی نازانێت ئەخر ئەمە خاڵێکیان لەسەر تۆ تووە مەیڵێ باشترە نایڵم باشترە حاڵەت ئەزایی مشکلەکە چییە چوار دەورەکە تویان قوبڵە بە تۆڕەبوون و هادیەکە ئەو بە شەش کە تۆ دوای تۆڕەبوونەکاڵی ئەوە من نیم لەسەر ماڵە باش هەم ئەم خاڵە بێ لە بەرچاومە بێت یعنی ئەوە نییە خەڵک عمەری قوڵ بێ بەس بۆ حاڵەت نۆرماڵەکەی وایە ئەو حاڵەتش کە تو ڕۆژ ئەموو شتەشکێنم هەر بەشێکە لە من لە کەسانی من بۆیە تۆ عینەکەی بەسەر ماڵ بەسەر منەوە بۆیە ئەو خاڵک گرنگە ئێمە بزانین لە حاڵەتی تووڕەبوونەکانە چ موقفێکە نوێنین بە پێی قسەکانی جەنابەت کاک عومەر ئەوە نێ من تێگەشت بێتم ئێمە بێ پرۆڤەی پێشترمان هەبێت هەڵبین لە با بڵێن بەشە جیاوازەکانی ژیانمانە کۆنتترۆلمان بەسەر خۆمان هەبێت بۆی کە لە پڕ ئەگەر کەوتینە موقفێکی واوە نەتەقێتەوە بەدڵنیاییەوە مرۆڤ کاینێکە پەروەرداکرێ یعنی بێ بەم خاڵەمان لەبەر چاو ینی مرۆڤ کاینێکی شێوی نییە یعنی کاینێکە بە سروش پەروەرداکرێت ئەگەر پەروەردەکرد تەمانەوەی بە کاینێکی کێوی ئەو ڕۆژانە کە خەڵکە بینی لە تۆڕبوونێکە کەسێکە کوچیسا زیندانەکان پڕن لەو کەسانەی ئەو موقفەی کە ڕووی تۆڕەبوونەکە پێی کردووە بەڕاستی پێتان بڵێنیمە مرۆڤ زوری خۆ بکە ئیشمان کردوێ لەگەڵ ئەو کەسانی کە ژیراون بەڵام خۆ قانون ئەمە لە تۆ قوبڵ ناکە واضحە ینی مەسەلەن یا قانون یا مەسەلەن تەلاق ڕوایە یا کارەساتی گەورەتر ڕوایە بۆیە مشکلەکە وەیە ئەم حاڵەتی تووڕەبوونە ئەبێ یەکەم خاڵ گرنگە لە خێزانەکە مەبزانن ینی ئەو چوار دەوری کە ئەم مناڵە بەخێوەکەن بەشێکی جارێ لە نازەوە دەست پێەکە ینی ئەگەر بگەڕێن بۆ باگراوندی مناڵە کەسە بەس لە مامەڵەکردن ینی بزانن لەگەڵ کەسێکا کە هەڵچوونێکی تۆڕەبوونێکی چۆن مامەڵی لەگەڵا بکەن بەس لەوەی خێزانەکان کاگاری مەبەستنەوەی ئەم تووڕەبوونە جاروێ دایک باوک بووی دروست کردو بۆ مناڵەکە چۆن هەر مناڵەکە تووڕە بۆ شتی راوەتەیە ئاوایی هەر تووڕە بۆ شتێکی یاوە بە ئەرزاشتیان بۆ کردووە ئەم مناڵە دوایە چێتە لا شعوریەوە ئەم تووڕەبوونە تەڵەبێکی باشە بۆیە دوای کێتە ناو مجتەماعەوە هەر بۆ شاز تعاملك خەڵکی ناوی لە قوبڵ ناکە هەر لە مەکتەبەوە ئەم حاڵەتی لە قوبڵ ناکرێت إلى آخری تا گەورەی بۆیە ئەمە بەشێکی خێزانەکە بەرپرسیارەوەی بەشێکی ڕاستە ینی کەسانێکی لەوە گوێ لێمە بڵێ حاڵەتی بیولۆجیش ڕاستە حاڵەتی بیولۆجیش هەیە
هەنێ نەخۆشی لەوە چێت ڕەبوون دروستکە لە مرۆڤ بەس ئێمە ڕووناکەینە خاڵە بڵین ڕوەکەینە و خاڵی کە ئەمە پەروەردەکراوە پەروەردە نەکراوە بۆیە لە مناڵیەوە ئەو چواردۆرە زۆر زۆرگەن بزان ئەم مناڵە چۆن تەعامل لەگەڵاکەی ئەو تووڕەبوونەی نەکەی بە تەڵاب هەر تووڕەبوشتی بۆ بکەی ئەو نازەی کە بیرێتی ئەمە خاڵی یەکەم خاڵی دواتر کەسەکە خۆی کەتر بەرەو پێکەشتن ئەچێت خۆی لەوە تێبگا مەسەرەن ئەو شتانی کە ئەم تووڕاکە چییە ئەمە زۆر زۆر مهمە یعنی بۆ ئەوی بەرەنجامێک نەقەومێنی دوایی بە لێبوردن قوبڵ نەکرێ چوە خەڵک بەڕاستی چواردۆرەی خۆ ئەگەر خێزانی شوێ چەند جاری لێ قوبڵەکە یعنی تۆ هەر تووڕەبیت موقفێک ڕوات و تووڕەبیت و شتێ بشکێنی و هیچ منطقیتیانە خۆ گرنگە بزانی ئەو شتانی کە تووڕە دەکەن چییە ئەمە زۆر زۆر مهمە دوو زۆر گرنگە ئەوەی کێکەم دەقش من باسە و کرد ئەم زوعفەی خۆنەی بە بەرامبەر چکە بەڕاستی تووڕەبوون زوعفە بۆ زوعفە دوای بەداوای لێبوردن بکەی یعنی ئەمە زۆر مشکلەیە چکە زۆرینە تووڕەبوونەکان هەستی پەشمانی لە دوایەوە باسی باش تۆ هەستە بۆ لە خۆتە دروستکی بەردەوام یعنی بۆ موقفێک ڕوو ئایا شایانی ئەو هەموو تووڕەبوونە نییە تووڕە ئەبی گریماش تشکانیشی تێ ناکەوێت قسەیەکی نەشیاوایە دەنگ بەرزەکەیتەوە بەرامبەر کەسێک ستافە مۆزەفە ئیلە ئاخری دوایی بکەیتەوە داوای لێبوردن ئەمە هیچ چ منطقێکی تیایە ئەمە و خاڵە زۆر گرنگە خاڵێکەش لەبەر چاومەوە یعنی ئێستا بەڕێزانی کە گویان لێمەیە هەستەکان تۆزێ لە کۆنتڕۆڵکردن لە مرۆڤ قورسە یعنی با ئێستا خەڵکی نەڵێ ئەو کەسە باسی چیەکە یعنی خۆی ئالینین یعنی ئێمە بە ئین و ئاو تێگوانیان ناڕێن بەڕێەوە بەس ئەم ڕۆژمە دەرەوە تر تووڕە نابم یعنی ئەمە قورسەوانە بەڵام من لەگەڵەوەشە هەر پێویستمان بەوەی ڕاهێنان بە خۆمان بکەین مەسەلا یعنی ئەو موقیفانەی کە ئێمە تووڕاکە چییە باشە ئەگەر ئەم موقیفە ڕوبەڕووم بۆ جارێکیکە من چۆن تەعامل لەگەڵاکەم یعنی سا موقیفێک ئەوی کاگاری خۆی باسی کرد موقیفەیە لە خەیاڵتە ئازانی خۆ مەسەلەن ڕوویاوە زۆر تووڕەبووی هەمان موقیف ڕوویاوە کەمتر تووڕەبووی ئەو نقطانە بدۆزیتەوە زۆر زۆر مهمە بۆ هەمان موقیف جارێک زۆر زۆر تووڕەبووم یعنی خراپ هەڵچووم جاری دۆم هەڵ نەچووم ئەو گاپە یعنی زۆر زۆر لە ڕووی سایکۆلۆجیەوە یعنی تۆ ڕۆژە برسی بوو یا ئەو ڕۆژە ئاساسا تۆڕەکە لەو کەسە بووە یعنی زۆر جار مرۆڤ بە سروشتی خۆی لە ڕووی سایکۆلۆجی و لە ڕووی فەلسەفیشەوە يعني حاشا لروي بينار كان في بازا لروي سايكولوجيا يعني حيوانات كم تنفشتي يعني فيل كم تلا حيوانات هيا بلا انسان كاينه كاتواني دمامك بوريا روجي واي او تورموني لو استافك توربوي برنجام يشتيشكيا بس لا بوت هلا ينكردوا قربوا يعني تاوي سكتوا يا برابر خزانك خوشه بوي او خالد زور زور يعني بزاني شي واي لتوكردوا همان موقف كمتر تووڕەبووی ئەو خاڵە زۆر مهمە جۆری حاڵەتەکەش بەسەر یعنی دوایی بۆی تۆ تووشی پەشیمانی نەبی ئەو دەقەیە بێنە بەرچای خۆ ئەوەی کە ئینگلیز پێڵە ئاوتپوتی ئەمە چییە یعنی بەرەنجامی ئەمە تۆ تەسەوور کە تۆ بیرلەوە کەرە مەسەلەن لە یەک تووڕەبوونە لەوە چه کەسێ بکوژی بەرەنجامی دوایمە چییە دوایمە حیاتی خۆش تووشی نامەت وێران کرد ئەو چواردۆری خۆشە جا ئەمە ئەو قۆناغەیە کە باسمان لێ کرد کەسەکان ئەگەر کەوتنە مووقفێکی لەو جۆرە و توانن تا ڕادێک باردۆخەکان کۆنتترۆل بکەن با ئێستا بینە سەرەوەی کە کەسەکان بەیەکەوە شەڕ ناکۆکیەکە بەداخۆ لە نێوانیان ناڕووی داوە ئێستا چی بکرێت بۆ دەستپێکردنەوە چی بکرێت بۆ ئاساییکردنەوەی ئەم پەیوەندیە کە تێک چووە بەتەنها داوای لێبوردنکردن بەسە یان تەکنیکی پرایز هەیە چیتر لە کەسەکانش ئاری کار عمەر یعنی ئەم تەبیعەتانە بەداخەوە یعنی شەڕەکە دروست ئەبێت باشە لایەن وایە کە ئیتر ئەم هات داوای لێبوردنێکی کرا بێ هەموو شتێک ئاسایی بێتەوە چۆن پێشتر بووە دواترش بە هەمان شێوە بێت بەڵام بە قۆناغی جیاوازی هەیە کە عومەر پرسیارەکانمان زۆر فرەجەم سەرە یەکێک لە گورانەکان دەڵێ تێک چوونە لەگەڵ یاری ئاشبوونەوەی زۆر خۆشە ئەو بۆ قۆناغێک لە لایەنە ڕۆمانسیەکە ڕەنگە ئاسایی تا شوێنێ فعلا ڕاستە لە ڕۆمانسیەکەیە ئەو شەڕانە بن بە خۆشی دوایی لە ڕووی سایکۆلۆجیەوە فعلا ئەو شەڕانە دوای بن بە شوێنی نوکتا ینی بەسەمە بۆ مەرحەلەیە باش ینی بۆ مەرحەلەی ڕاستە بەڵام دوایی ئەوەی کە من لێ ئەترسم یعنی لە مرۆڤە ئەم حاڵەتی تووڕەبوونەوەی تەبعەتیاتە و دوایی ئەم حاڵەتی لێبوردنەی تۆ ینی زۆر سەریح بم بارە ناکا یعنی ئەم چکا بێم لێبوردنەی تۆ ئەمە کوچەکێکی باق ئەبزانانی لەکوێ بەکارێنی يعني ما زور زور مهمة شو أجر تو هرت وربيتو هر دواي اللي بردن كي دواي اللي بردناك هي ناكا يعني مثلا إشي خوي ناكا دواني قرصياي شي نامنه بطلياي قرصاي نامنه وكو مش تشكا بس يساتو تو بيركرو كسك دواي اللي بردن اللي تونا كرت بها يعني قبل ربري تو بها
ليك موقف داوي بدل لك زوق خوش يعني هسه هستكيتو موقف معقول قربوا شي قولي بس كلام بري وبرا هم رجلي وتربيو لسشتي شي بسيطو دوايش بان كاتو وتليفون بلا زور داوي بدل براسي موقف رويا للخزانه رجل الخزانه كتاو رجل حادث الرؤيا والسجادة ورجل بنزين الى اخره وشتاني كلام مجتمعيه ادواي يعني ام موقفه بو كسي برامبر جوري لك سايتو توشي برسياره بها يعني راس بو اوي امانه كاين من خاليه كما في باشتري على سايكولوجيا خمر رابينين نقاطي صحف ما يمتشي لتوربنا كان معنا خمر رابينين مثلا هستكان مان شلون كونترول هستكان مان كاين اباش بروسيجي قرصه براسي بلام لبرتشاو ما باكريه يعني لبرتشاو ما بي لروي سايكولوجيا شلون عضلي ايما مثلا كاتشي تبع بروسيجي ورياضيه قشاكا وانيا لشمان مثلا ساكسيك سنشليش والله جيني بس ببروسيجي ما هيك لجدسي كسيكا راهنا لك سنشلي لو تواني هالكريا هستكاني جاويه هستكاني خلشي هستكاني سربوا خلشي هستكاني زور كرما امر روجانا ما بين يعني لا حياتي خو معنا لو دي جيان زور يتروا ليكاتو زور هستي سربه زور فعلا زور هستي هي خو ما قشي بين يعني بس يسال يشيلوا خلانا يعني اما توش ما بين يساق دمون زور واقعي لا ترافق لايتا ابي وصوصه بورين يعني ام قريبين خلقات فيها يعني يقول شو قلت وصل زكابي درس مانيا اجر هر وستاهم حقيقه يعني خلق ام حالته نيجاتيفي خوي ام هسه نيجاتيفاني خوي قشي بيا لمرو بويا اويك جريغا بينا جويلي بي بس كان يخو ما نابشينو من لقل ريبوتنا كيام يعني بويا بدر قاعد انا خين والله ايما الي تعامل الخو ما انا كيلو دواي لي بردن مقبول ليا بلا من حالته كان في قبولت له هول بين كم ترتو الربين هول بين حالتي نقاط صعب في خمام توسينوا هول بين او موقفه بتغير تراب دري برين يعني جنابه الله خو ما نخينا او موقفه كدواتر ناتشار من داوي من الروي سايكولوجي كعمر توجينوا يجي بداخل سلبي مني الله لكاتي توربونا كسكت ورابط اگر اوينيك اجدابني لتنشتيوا لقلبو ما كسي برامبر توربوناكا الله مستحيل اوينك نابيني يعني لا اوينك خوي نابيني لكاتي توربونا بس كسي برامبر ابينا كسي برامبر كعلم كسي برامبر يتمجني لبيني جنو مردابه لبيني دو هاوربه لبيني كزانكابه لبيني دو كسابه لشوينك دا كاركن چەند گرنگە کەسی بەرامبەریش تێبگات لە بنیەتی سایکۆلۆژی کەسی تووڕە بۆ شێوازی مامەڵەکردن لەگەڵێ زۆر گرنگە بەتایبەتی لە حیاتی هاوڕێتی و هاوسەرێتیە یعنی بۆیە ئەوم باس کرد هەیەڵێ کورە بەرامبەرەکەم تووڕا بێ من بە یەک پێکەنین سار دێکەم زۆر گرنگە ڕۆڵی ئەوان زۆر گرنگترە زۆر گرنگە مەسەڵەن یعنی لە بەتایبەتی لە هاوسەرگیری بڵێن لەو خێزانە یعنی ئێمە هیچ کەسێک لە هیچ کەسی لە کەسێکە ناچێت ئێمە هەمووی ڕشتێ باشە لەسەر زەوی هیچمان لە هیچمان ناچێت چونکە بە باگراوندی جیاوازی معریفی و عایلی و اقتصادی و إلى آخره هاتوین لەناو عایلەشە ئەم دوو کەسە زۆر جیاوازن زۆر یەکشت کۆی کردوونەتەوە خۆشەویستی و ئەو عەقدە ئیجتیماعی و عەقدە دینی کۆی کردوونەتەوە بۆیە دوو کەسی زۆر جیاوازن بۆیە قسەی تۆ زۆر معقولە لەو پرۆسەی فتری کە بەیەکاوە بن ئەزان نقاتی یەکتری مەسەلەن کامیان زۆر گەرمترە کامیان ساردترە هەستەکان مەبەستوە كامل بتشي ترابية يعني أما زور مهمة بو تو أم حالة لك كسي برامبر كشيء بيني تو أبي هول بي خوله وشتانه لا بي كسي برامبر تراكا براستي يعني أما زور مهمة يعني زور جان كسي برامبر واقع كسي بردك يابلا يجنك ترابية يعني موقفك أنويني سور أزانية يعني بخالته زور لبرتوما به سور أزانية أم بيوم موقفة ترابية يا شنك عكسيا يعني سور في حلقة أزانية شنك يبقى موقفة تراب يبغى تفارق كيتوا كاتتونم حالتها يا أتي صح في برامبر دركي يعني براسيتي أو ميردو ضعيف لبرتايتو دركي عكسيا مش راسها يا أتي موقفية بدويني يا أتي توربونا كيف باساي موقفية جدا أما لا حالتك بلام لعامك يا دائما تشامل له خالة به مرجلي خلقته تبقى يعني شو إما وحياتي ما بس مربوطين برا خيسانوا وإيش كي تسجعدا اشتكري اشتفروشي لا وانيا لترافق لايتا إلى آخره يوم خلقي كلا برامبر تالي وموقفها مثلا دعم يجي بساطه ترابي على شيء خوتو زانيتو كسيكي قرميات دەستە خۆش بە کاک عومەر یاسین توێژەری کۆمەڵاتی سپاس بەوتەکانت بە هیوای هیچ کەسێک
تووڕە بێت ڕەبوونی ژۆک و باست کرد دیاردێکی سروشتی یعنی لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی ترۆک و باسی کرد 7 میلیارد مرۆڤ هیچیان لە یەکتری ناچن هەرێکیان جۆرێک لە تووڕەبوون هەیە تووڕابێت بەس پەنگە خاتەوە هەیە دەریە بڕە هەیە تەشکێنێ هەیە ئەچێتە دەرەوە هەیە شوێنەکە بەجێڵە ئەمانە هەمووی سروشتین ڕوەدەن گرنگەوەی بتوانین ئێمە هەمیشە کۆنتترۆل بکەین و هێڵە سوورەکە نەبەزێنین